سڵاوڕێیان چەند زانیارێکی گرنگ لەسەر کۆبوونەوەی جەنەرال مەزلوم کۆبانی و مەسعود بارزانی کە پێش ڕۆژێک کرا. من دەبەوێ هەندێک زانیاری گرنگ کە چی ڕوویداوە لەناو کۆبوونەوە و لەسەر چی بوو زانیارەکانی منیش لە هەردوو تەرەفم بهاتوە، لەناو ماڵی بارزانی بۆماتەوە، لە شوێنی تریشم بهاتووە کە پشتڕاستی ئەو زانیارەکانی منی کرد کە لەناو ماڵی بارزان بۆماتووە. هاوڕێیان یەکشت حەزەکەم بڵێ پێشەوەی بچمە ناو ناوەڕووکی بابەتەکە خاڵێک هەیە کە مەسعود بارزانی هیچ وەختێک ئامادە نییە کار بوو یەکریزی ماڵی کورد بکە یان کار بکە بوو یەکخستنی پارچەکانی تر یان کەمکردنی ناکۆکیەکان لە ناو حەزبەکانی کورد و یان پارچەکانی تر. مەسعود بارزانی و حەزبەکەی و بڵە ماڵەکەی هەموو وەختێک هەموو تاریخیان ئەوەیە کە ژیان لەسەر ناکۆکیەکانی حزبەکان دەکەن، ژیان لەسەر ناکۆکیەکانی پارچەکانی تر دەکەن و کە لاواز دەبن، کە زەعیف دەبن، کە کەسیان نامێنێ ئەو دروشمانە بەرز دەکەن یەکرزی ماڵی کورد و کوردستان و پێشمەرگە و دەوڵەتی کوردی و تا ئەخیر ئەمان هەمووی درۆی زەبەلاحن کە دەیکەن، هەمووی دروشمن. و ئەو کەسانێک کە تا ئێستا باوەریە بە قسەکانی مەسعود بارزانیە، من پێیان دەڵێم ئەوانە گەرحووی سیاسین، ئەوانەی ئێستا بە مەسعود بارزانی دەڵێن برا گەورە و مەسعود بارزانی دەتوانێت ناو ماڵی کورد ڕێک بخات، پێیان دەڵێم ئێوە جارێ زۆرتان ماوە لە مەسعود بارزانی تێبگەن و بڕۆن بە خۆتان توزێ مێژووی مەسعود بارزانی ببینن. هەرچەندە من باش دەزانم زۆریان قەناعەتیان ئەوە نییە کە ئەو قسە دەکەن، بەڵامی تر بۆ مجاملە بێ بوو بەرژەوەندی سیاسی بێ ئەو قسە دەکەن. مەسعود بارزانی و حەزبەکە هیچ جارێک نەبووینەتە هەنگاوێکی باش بوو گەلی کورد بوو کەمکردنی ناکۆکیەکان پشتگیری پارچەکانی تری کوردستان، بەتایبەتی ڕۆژئاوای کوردستان. یعنی ئەوەی مەسعود بارزانی توانیتی دژی ڕۆژئاوای کوردستان بکە لەم 14 ساڵە کردوێتی. بیرتان دێکە ڕێکخراوی تێرۆریستی لە تورکیاوە تا مۆسڵ گرتبووی، تورکیا خۆشی سنووری خۆی گرت، مەسعود بارزانی هەستا چاڵێکی هەڵکاران لەسەر سنووری ڕۆژئاوا و سنوورەکانی بەدەم خەڵکی ڕۆژئاوایان گرت و نەیهێشت یەکشت داخڵ بێ. ئەمە هەڵبەت بە فەرمانی ئاغایەکەی بۆ ئەردوغان و بە فەرمانی تورکیا بوو. مەسعود بارزانی لەم شتانە زۆر پسپۆرە، یعنی لە مەسایلی خیانەت و جاشاتی کرده بۆ نۆکەر و دەوڵەتی بێگانە مێژووی پڕە. قسەیەکم لە بیر دەکا ساڵح مسلم کاتی خۆی گرتی کە ئەو ئابلوقەی لەسەر بوو لە هەموو لایەکەوە لە ئێرهابیەکان و لە تورک و لە مەسعود بارزانی وتی ئێمە ئیرادەمان تەسلیم نابێ، ئێمە ئامادەین گەڵای دار بخوین، بەڵام ئیرادە و تەسلیم بوونمان نانیە. مەسعود بارزانی ئەوان ئیرادان هەیە، ئەوان باوەریان بە قەزێکە، بەڵام ئەتوو ئیرادەی خۆت تەسلیمی دوژمنت کردووە، ئەتوو باوەرت بەس بە پارە و بەرژەوەندی عایلی هەیە. ئەمەی ئێستاش مەسعود بارزانی دەکا فەرمانی بۆ هاتووە لە ئەردوغان. کاکەن ئەم کۆبوونەوەی دوێنەکە ڕوویداوە بە فەرمانی ئەردوغان دروست بووە، نە ئەمریکیەکان عێلاقەتیان پێوە بووە، نە فەرەنسیەکانش عێلاقەتیان پێوە بووە. ئەردوغان لە ڕۆژئاوا دۆڕاوە، ئەردوغان لە ڕۆژئاوا هیچی دەست ناکەوێت. ئەردوغان کۆمەڵگەی نایدەوڵەتی و ڕۆژئاوا و ئەمریکا لەگەڵ کوردن و لەگەڵ قزیەی کوردن، ئەوەی ئەردوغان پێی دەکرا ئەو جاشەکانی هەیئەت تەحریر و ئەنەکەسە ئەو جەماعەتە بوون هەندێک شاریاکردەوێ و هیچیان بەدەست نەکەوتە، لەوانە شوێنێک دو شوێنە دەستکەوتوێ، بەڵام بەگشتی هیچیان دەست نەکەوتووە. بۆی ئەردوغان ئێستا ئاخر کارتەکەی ئەوەیە کە مەسعود بارزانی پاڵ بدات لەگەڵ ڕۆژئاوای کوردستان شتێک بکەن، بتوانێت لە ڕۆژئاوای کوردستان جێگای و پێگای هەبێت. طبعا مەسعود بارزانی وەکوتم بە فەرمانی ئەردوغان نەبێ، لەگەڵ ڕۆژئاوا دانانیشە، لەگەڵ مەزلومیش دانانیشێ. ئەوە تا ئێستا لە میدیاکانی پارتی تا پێش 2 هەفتە دەیانوت ئەمانە تێرۆریستن، پێش 2 هەفتە و 3 هەفتە دەیانوت بەشار ئەسەد چووە، بەڵام پاشماوەکانی لە قامیشلۆ ماون، باسی پەیادان دەکرد و باسی قسەدان دەکرد. ئەمانە ڕازگونین، ئەمانە تەنانەت پلانی دەوڵەتی تورکیا جێبەجێ دەکەن. بۆی ئەمریکا کرا، ئەو کۆبوونەوەی کە کرا بە فەرمانی ئەردوغان بوو. ئەمریکیەکان تەنانەت مەزلومیان هێناوەتە هەولێر و لە هەولێر بردیانەتەوە ڕۆژئاوا. نەک ئێستا ئەمریکیەکان بۆ هەر شوێنێک مەزلوم بڕوە دەیبەن لە ترسی تورکیا. یعنی ئەوە ئاشکرایە. بابەتی سەرەکی ئەو کۆبوونەوەی ئەوە بوو
كمسعود بارزاني داوای لە مەزلوم کردووە پێشمەرگەی ڕۆژ یان چەکدارەکانی ڕۆژ کە ئەوانەی کە تورکیا بەشیان پێ کردووە تورکیا چەکیان پێداوە تورکیا پاریان دەداتێ و کە دروست کراون ئەو پێشمەرگەی ئەو چەکدارانەی ڕۆژمەند ناوی پێشمەرگیان لەسەر داهەن کە بیان بەتە ڕێگان بدەت بچنە ڕۆژئاوا مەسعود بارزانی ئەمەی پێوتووە کە ئەو دەتوانێ ئەو ناکۆکیەی ئێستا کە هەیە لە تورک و ڕۆژئاوا بوەستێنێ بە مەرجێک چەکدارانی ڕۆژئاوا بیبەتە ڕۆژئاوای کوردستان و لەسەر سنووری تورکیا بڵاو ببنەوە یعنی لە سنووری ناوبەینی تورکیا و ڕۆژئاوا سنوورەکان چەتەکانی ڕۆژ بگرن طبعا ئەوە کارەساتە ئەوە ئینسانی عاقل قبول ناکە بەڵام ئیتر ئەردوغان و مەسعودی وتوە ئەو هەوڵە بدە کە ئەمە بکەن ئێمە هەجوم ناکەین لەسەری و ئێمە وەزعکە هێور دەکەین هەڵبەت ئەوەی زانیارەکانی کەوتوتە دەستم مەزلوم عەبدی ئەمەی ڕەفز کردووە و قبولیشی دەکردووە وتوێتی ئێمە قەسەدەمان هەیە لەشکرێکی نیزامیمان هەیە ئەوان هەموو شوێنێک دەپارێزن و ئەگەر بمانەوێ هێزێک ببینە سنوورەکان ئەو وەختە دەبین کە حکومەتێکی بەژێراو لە دیمەشق هەبێ و هێزێکی نیشتیمانی سووری هەبێ ئەو وەختە ڕێگا پەرەدەین لەژێر ئاڵی سووریا بێنە ئەو سنوورانە بەڵام ئێمە چەکدارانی ڕۆژ قەت ڕێگان پێ نادەین لێرە مەسعود پێیوتووە کە بڕیارەکە با کوتای نەبێ بڕۆن مشتومڕێک بکەن بڕۆ بخۆتان قسەی لەسەر بکەن و ئینجا وەڵاممان بدەنەوە و با پەیوەندیەکان ئێمە هەر هەبن مەزلوم بە ئاشکرا پێوتوە کە ئەم شتە ئەم مەرجە دەمێکە هەیە لە زۆر شوێر هاتووە بەڵام ئێمە قبول ناکەین و ڕەتی دەکەینەوە مەسەلەی ئەنە کەسەش دەتوانن بێن لە ڕۆژاوای کوردستان کاری خۆیان بکەن هەر یعنی ئۆفیسەکانی ئەنە کەسە لەوێ هەن بەڵام ئەوانەی لە هەولێر بوونایەنە ئەوێ ئەوە کێشەی خۆیانە گرنگ ئەم بابەتە بەم شێوازە کۆتایی پێ هاتووە کۆتایی پێ هاتووە هیچ نەتیجەیەکی نەبووە هەموو هەدەفەکەی مەسعود ئەوە بوو کە فەرمانی ئەردوغانی پێکراوە چەتەکانی ڕۆژئاوا بیان بەتە ڕۆژئاوای کوردستان ئەوانە ئێستا لە هەولێر و دووکن پێشمەرگەی ڕۆژ پێ دەڵێن ئەوە ڕەوز کراوە و نەبووە کە مەزلوم وان گەڕایەتەوە مەسعود زۆر تووڕە بووە زۆر تووڕە بووە کە هیچ پێ نەکرا چونکە ئێستا بێ تەلەفۆنی کەردوغان بکە و پێ بڵێ هیچم دەست نەکەوت ئەوە بوو وتوێتی ئەبێ ئێمە خەڵێکی تر بکەینەوە هەوڵێکی تر بدەینەوە ئەم کابرایە بە قسەی ئێمە ناکە یانیش بریایی بەدەستەوە نیە ئەبێ هەوڵ بدەین لە ڕێگایەکی ترەوە قەناعەتیان پێ بکەین و ئەو شتە بکرێ ئیتر بابەتەکە بەم شێوازە کۆتایی پێ هاتووە و هەڵبەت مەزلوم کوبانی باوەڵیشی بینیوە لە هەولێر بەڵام نەک وەک دانیشتێکی درێژ دانیشتێکی کورد بە گۆرەی زانیارەکانی من ئەویشی بینیوە بلێرە حەزەکەم بە کاک باوەڵیش بڵێ کاکە باوەڵ کات لێرەکەم زۆر خۆ نزیکی مەسرۆرەکە کوبوونەوەت کردووە یعنی من ترسی ئەوم هەیە بڵێ وام زانی رادیوە ها ڕەوف حیامان مەبە تکایە ئەو قسانەی کردووە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن لەسەر ئەگەر لەسەر هەموویشی نەوەستی و نەمێنی بەلایانی کەمەوە نیوەی تەطبیقکەی ماڵێ وام زانی رادیوە ئەوە زۆر لەسەرت دەکەوێ و باپیرت لە قەبرە گلەی تێدەکە ئیبراهیم ئەحمەد چونکە ئەمانەی کە تۆ باست کرد هەموو هزر و بیری ئەو بوون قسەکانی ئەو بوون تکایە نزیک نەبەوە لە مەسرۆر نزیکبوونەوە لە پارتی ئەنتیحارە بوو هەر هێزێکی سیاسی بوو هەر لایەنێک بێ لە کۆتایی قسەکانمدا ئەو کوبنەوەی مەزلوم عەبدی جەنەرال مەزلوم عەبدی لەگەڵ مەسعود بارزانی هیچ نەتیجەی نەبوو و لەسەر ڕاستپاردەی دەوڵەتی تورک بوو و مەسعود هەوڵی تریش دەدا لە ڕێگای ترەوە هەوڵ دەدا لەوانەیان لە ڕێگای قەندیلەوە هەوڵ بدە کە ئەم بابەتە بکرێ بەڵام ناکرێ و خەونەکانیان پەوچەڵ دەبن ڕۆژێکی خۆش